بڕیاری بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لەمڕۆ سەرجەم ئەو بانقان و ئەو ناوەندانەی کە موچەی خانەنشین تیادا باش دەکرێت تیمەکانی فراکەوتنی تەندروستی لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لە ڕێی ئەمبوڵانس و تیمی تایبەتەوە لەو شوێنانە جێگیر دەکرێن ڕۆژانە لە کاتژمێر 8:30 بەیانی بۆ کاتژمێر 2 پاشنیۆڕۆ و ئەگەر درێژ بکرێتەوە هاوڵاتی تیا بێ بۆ گرتنی موچە تیمەکانی ئێمەش هەتاکو هاوڵاتی بێ و هەتاکو بانقەکە کراوە بێ تیمی ئێمەش لە سابت ئەمێننەوە بۆ ئەوەی هەچ هاوڵاتیەک تووشی حاڵەتێکی نەخوازراوە بوو پێویستی بە ئەمبوڵانسی تەندروستی یاخود پێویستی بە تیمی تەندروستی بوو تیمەکانی ئێمە دەست بەجێ بتوانن کاری پێویستی بۆ ئەنجام بدەن لە کاری فراگوزاری سەرەتایی وەگەر پێویستی بە گواستنەوە بێ بۆ نەخۆشخانەکان بە زووترین کات لە ڕێی ئەمبوڵانسەکانەوە بگوازرێتەوە بۆ نەخۆشخانەکان و کورتیمان هەبوو بەسپاسەوە لە مای پێشوودا لەلایەن تامڕێنێکێتی نیشتمانی کوردستان و بەڕێز خات و شاناسی برای محەممەد کۆمەڵێکی باش پێداویستەکان ئەمە دابین کراوە لە ئێستادا پێداویستی سەرەتایی بەردەست هەیە بەڵام ئەوە نییە بڵێن هەتا کۆتاییە بەڵام ئەوەی کە لە ئێستادا پێویستە لە بەردەسا پێداویستی سەرەتایی بەڵێ هەمانە